مەسروور بارزانی پێشوازی لە بالیۆزی نوێی نەرویج بۆ عێراق و ئوردن کرد. ئەمڕۆ بەڕێز مەسروور بارزانی ڕەوەشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە خاتۆنتۆن ئالارس بالیۆزی نوێی نەرویجی بۆ ئوردن و عێراق کرد. لەم دیدارەدا بالیۆزی نەرویجی سوپاس و پێزانینی وڵاتەکەی بۆ هەرێمی کوردستان و قوربانیدانی هێزی پێشمەرگە لە جەنگی دژ بە تیرۆر ڕاگەیاند و ئاماژە بەوەدا کە نەرویج بە گرنگیەوە دەڕوانێتە ڕوولی هەرێم لە ناوچەکەدا و خوازیاری فراوانترکردنی زیاتری پەیوەندی دوولایەنە لەگەڵ هەرێمی کوردستان. بالیۆزی نەرویج پشتگیری وڵاتەکەی بۆ دانوستانی نێوان هەولێر و بەغدا دووپات کردەوە و ئەوەتی خواست هەرچی زووتر ئەم دانوستانانە ئەنجامی ئەرێنی لێ بکەوێتەوە. ڕەوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانیش ئەواتی سەرکەوتنی بۆ خاتون ئالارس لە پۆستەنوێیەکەیدا خواست و ستایشی وڵاتی نەرویجی کرد بۆ ئەو پاڵپشتی و هاوکاریانەیە کە لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعشدا پێشکەشی هەرێمی کوردستانیان کردووە. مەسروور بارزانی لەبارەی دواڕەوشی عێراق و ناوچەکە رایگەیان کە دەبێت کۆمەڵگای نێودەوڵەتی کارەتر ئەرکەکانی لە ناوچەکەدا جێبەجێ بکات تاکو زەمینە بۆ سەرهەڵدانی تند و تیژی و گەشەکردنەوەی تیرۆر نەڕەخسێتەوە. لەبارەی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا ڕەوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم جەختی لەسەر دانوستانەکان لەسەر بنەمای جێبەجێکردنی دەستوور کردەوە و ڕوونی کردەوە کە هەرێمی کوردستان ئەرکە دەستوورییەکانی جێبەجێ کردووە، بەڵام لە بەغدا خۆدزینەوە لە جێبەجێکردنی کۆی دەستوور وەک یەک پەکێج هەیە.